سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش ڕازەوە منم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لەگەڵتانم. ئەمڕۆ کۆمەڵێک ژینگە پارێز هەستان بە پاککردنەوەی پارکی ئازادی لە شاری سلێمانی و هەروەها ڕۆژی جیهانی کرێکارانیشە. لەگەڵمان بن بزانین ئەم ژینگە پارێزانە ئامانجیان لە ئەنجامدانی ئەم کاریان چ شتێکە. سڵاو لێبێ خاتون. ئەمڕۆ هاتوون بۆ پاکردنەوەی پارکی ئازادی. پێیانتان چییە لەم کارتان؟ وەڵا پەیاممانەوەیە کە خەڵکانە دێن بۆ ئێرە بۆ سەیران و بۆ جەوگۆڕینێک پاشماوەی خۆیان بەجێنەهێڵن بە تایبەت پلاستیک و شوشە و دەبە ئەوانە لەبەرەوەی خەڵکانی کە دوای ئەوان ئەم سروشتە بەکارێنەوە دێنەوە بۆ سەیران گەڕان. وەک دەزانی بەیانی ڕۆژ جیهانی کرێکارانە. ئەم کاری ئێوە تا چەندە خزمەتێکە کا بە کرێکاران؟ وەڵای خزمەتێکی بچووکە کا بەوان چونکە ئەوان ڕۆژانە ئیشەکەن ئێمەوە یەکجارە لە ساڵەکە هاتوین و هەرچەند هەر کاتێ من بوو خۆم بچمە دەرەوە قەتە ئۆنلاین پاشماوەی خۆم لە شوێنی فڕێم بووی و کرێکارانە عەزیەت بکێشن. کەواتە گرنگە هەر یەک لە ئێمە کە ئەچینە دەرەوە بە گەشت و سەیران دواتر پاشماوەکانی خۆمان پاکەینەوانێ و بەجێ نەهێڵێن بڕین لە دوای ئێمە کرێکارەکانی شارەوانی پاکی دەکەنەوە. بەڕاستی هەمومانە بێ بەرپرسیارانە بیر لەوە بکەینەوە ئەگەر کاغەزێکمان فڕیا دوای ئێمە ئەو کاغەزە و دەیانی کە و سەتانی کە دێتە ئێرە ئەوان شار یەکەی پاشماوەیەک بەجێبێڵن اینجا بەیەکەوە کۆی کەیتەوە سەتان پاشماواکە ئیتر ئەو کرێکارانە کە دێنە ئێرە ئیشەکەن ئەو کاتە 100 پاشماوە هەڵگرن یا دووسێ پاشماوە جیاوازی زۆر ئەرک و مانوبوونێکی زۆر و بەرامبەر هەر هەمان داهات بۆیە پێم باشە هاوڵاتیان بیر لەو کرێکارانە بکەنەوە کە ئەوانش ئینسانن و ئێمەش ئینسانن بۆچی بە هەستێکی بەرپرسیارانەوە نەچینە ناو سروشت و معاملە لەگەڵ سروشت و لەگەڵ پۆشاک و لەگەڵ خواردەمەنی و ئەو ئەشیانی پێمانە نەیکەین. ئەمڕۆ پارکی ئازادیمان هەڵبژارد بۆ یەکێمە خاوەنی بکەینەوە هەم پەیامێک بین بەگوێی خەڵکە هەم وەکو ماندووبوونی وەکو هاوکاری کرد بۆ ماندووبوونی کرێکارانی پاکەرە بە تایبەتی پارکەکان ئەمڕۆ هەوڵەتێکی پاکردنەوە ئەنجامین. تا چەندە گرنگە هەر یەکەو لە لای خۆیەوە هاوکار بێ ژینگە پارێزە بۆ بە تایبەتی بۆ کرێکارانی شارەوانی کە خۆڵ و خاشەکانی ئێمە کۆ دەکەنەوە. وڵا بەتەکی دێمە ئەم ژنگەی ئیسفادەی لەکەین هەمومان سوودی لێبێنین تیا پشووە دەین بە تایبەتی پارکی شوێنێک وەکو پارک ئێمە شاخەوانان بەتەبابەت هەمیشە لە سەرچیاکان هەڵمەتی خاوێنکردنەوە ئەنجامەیەین بەڵام ئەمڕۆ پەیامەکەمان هێنە ناو شار تاوەکو خەڵکیش بە چاوی خۆ ببینێت یعنی وەکو ڕێزگرتنێکشە لە کرێکارانی پاکەرەوەی بە تایبەتی پارکەکان. پێمتان چێ بۆ ئەو هاوڵاتیانەی خۆتان نەزان ئێستا وەرزی بەهارەوە وەرزی گەشت و سەیرانە پێمتان چێ بۆ هاوڵاتیانەی کە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن لە دوای خۆیان کە شوێنی خۆیان پاک بکەنەوە؟ وڵی خۆی بخۆی ئەمە پەیامەکەین بەگوێ هەموو خەڵکا بەگشتی بە تایبەتی ێستش کە وەرزی سەیران و چوونە دەرەوەی خەڵکیە تاوەکو ئەوانش ئەو ژینگە جوانی کوردستان کە خی گەورە پێیان بە تایبەتی لە وەرزی بەهارە بیپارێزن و شوێنی خۆیان بە خاوێنی جێبیاڵن کاتێکە ئەگەڕێنەوە ماڵەوە.
ئەبێ لە دایانگەوە دەست پێ بکەین لە دایانگەوە دەست پێ بکەین کە ئەم هەڵمەتە پیرۆز ڕابگرن مناڵەکانمان فێر بکەین کە ئەو شتانەی کە خۆیان بەکاری ئەهێن و ئەیخۆن بیکەنە ناو تەنەکەی خۆڵەوانێ و هەروەها فێریان بکەین چۆن نەمامێک بڕوێنن بۆ ئەوەی سەوزی زۆرترین بەش لە مەکتەبەکانە کە مەکتەبەکان زۆر پەروەردەی مەکتەب بۆ پەروەردەکردنی مناڵە کەواتە لە مەکتەب لە ڕەوزەوە ئەبێت دەست پێ بکەین اینجا مەکتەبەکان و هەروەها بەرەو سەرەوە بڕۆین. تا چەندە گرنگە ئێمە هاوڵاتی هاوکاری کار ئەو کارمەندان نەبین کە هێن لەبەر دەرگا خۆڵ و خاشەکانی ئێمە کۆکەنەوە یاخود لە سەیرانگاکان خۆڵ و خاشەکی هاوڵاتیان کۆ دەکەنەوە. وەڵاهی من زۆر دەستخۆشیان لێ یەکەم و زۆر بەڕێزن لام و هەروەها زۆر پێم ناخۆشە کە ئەوان من دوای من کە من لە سەیرانێکم ئەو بێشتەکانی من کۆکاتەوە هیچ نەبێ بە من علاگەی خۆڵێک برم بیکەمە ناوی کۆی بکەمەوانی و اینجا ئەوان لای بن یعنی زۆر دەستخۆشیان لێ یەکەم و هەمویان کەسوکاری پێشێکی بەخێراتنتان ناکەم بۆ پارچی ئازادی ئیمڕۆ ئێمە ئەم حملەیەکە ڕامانگەیانەوە بۆ پاکردنەوەی پارچی ئازادی تەواوکەرێکە بۆ ئیشەکانی کرێکاران کە بەیانی ڕۆژی کرێکارانی جیهانە بە ئەو ڕۆژە ئەوان ڕۆژێکیان هەیە پشوو بۆ ئەوان ئێمە ئەمڕۆمان تەرخان کردو بۆ پاکردنەوەی پارچی ئازادی بۆی ئەوان پشوو بن. تا چەندە گرنگە ئێمە هاوکاری کارمەندانی شارەوانی بینە و کارمەندانی کە خۆڵ و خاشەکانی ئێمە کۆکەنەوانێ بەڕاستی ژینگە پارێزی ئەبێ لە ماڵەکانی خۆمانەوە دەستمان پێ کردووە بیگوێزینەوە بۆ کۆمەلگا بیگوێزینەوە شوێنە گشتەکان ئێمە کەینە هەر سروشتێکەوە ئێمە شاخەوام چین هەر سروشتێ لە شاخ بێ لە دۆڵەکان بێ لە دەست بێ ئەو سروشتێک کە تیاین دوای ئەوەی کە بەجێمانێش هەمووی پاکەینەوە ئەیبینەوە لەگەڵ خۆمانەکەینە ناو جانتاکانمانیا زەرف ئەیکەینە ناو جانتاکۆی ئەیبینەوە لەگەڵ خۆمان خەڵکیش هاوڵاتی پێویستە ئەمە بکە بە نەریتێ بەڕاستی ببێ بە نەریتێ چوو هەر شوێنێ ئەو ژینگەی کە لی دانیشێ خۆڵ و خاشاکەکەی کۆکاتەوە لەگەڵ خۆیان بهێنێتەوە یا شوێن هەیە بۆ ڕشتنی خۆڵەکەی بیکاتەوە ئەو شوێنەی کە تایبەتە بە خۆڕشتن یا هەڵی گربی کاتە پشتی سیارێکە بێنێتەوە لە شوێنە تایبەتەکەی خۆیان کە بۆ خۆڕشتنە لێ فڕیبە. پێیان چیە ئەمڕۆ کە هاتووی هەڵمەتێکتان ڕاگەیاندووە پارکی ئازادی پاک دەکەنەوە پێیانتان چیە؟ وڵا پەیامانەوەیەکەوە ئەو کەسێکی تێرە بۆ کاتی کە ئەوێ بەحەوێتەوە سوودێ لە شوێنە دیمەنە جوانی ئێرە ببینێ بەداخۆکە ئێمە لە شوێنێکا وەستاوین نەبووە ئێستا بەم شێوە بە ئاوێکی سازگار و ئاوێکی جوانی دیابووە بەڵام بەشێکی سەرەکی پیس و پۆخلەکەی خۆمانین بەڕاستی و خەڵکانی کە دێنێرە بۆ کات بەسەر بردن یعنی وەکو پێویست خزمەتی ناکەن ئەم خزمەتی ئێمە کە بەجێمە خزمەتی ئەم شوێنانە ناکەین بەداخەوە بۆیە خەڵک ینی لە ئاسی ڕۆژنبیلە و ئەستەیە بووایەکەوە یەکی دێتی ئێرە ماڵ مناڵی ێنی یان بە کۆمەڵە برادەر دێن ئێرە علاگەیەک لەگەڵ خۆیان نابێنە ئەو پاژماوەی خواردنانی کە پیانە کە تەواوە بێ لە شوێنێکە دای بنێن نەک بڵاویکەن یا بیخێنە ئاو یا فڕێ بن بۆ شوێنیان پەش بڵاوی بکەن ژینگە پارێزەکان ئەوانش کەسانێکن لە برای ئێمن کەسی من باوکی من ینی کەسێک نین لە بەدەر بن لەم کۆمەڵگای ئێمە هەموو پێکەوە خێزامان دروست کردو وەرگەسەوە بەپی ئەو مینە و کاری خۆی کە هەیەی باە بەش هاوکاری ئەوامین بەڕاستی تەنە ئەوان دانەنراوەوەی کەوا من بێم لێرە کات بەسەر بم خۆشی خۆم بەسەر بم لێرە شوشەکە بەجێ بێڵم یا ئەو بڵێ بەدەستمەوەی ئاوەکە فڕی بم بڵێم وڵا ژینگە پارێزە بەیانی دێت جێگی من پاکاتەوە ئەبێ هەست بە پرسیاری دێ بکەین ئێمە کەوا یعنی ئیشەکان ئاسانکەین نەک داینی بڵێ من تایبەتە بۆ تایبەتە بە من تایبەتە بە تۆ تایبەت بە خەڵکی تر بۆی وڵاتەکەمان و جێگەمان پاک ڕاگرین.
ئەم کاری ئێوە ئەیکەن ئەمڕۆ چ پەیامێکە بە تایبەتی بۆ هەموو هاوڵاتیان و بۆ خزمەتکردنی کرێکاران وەڵاهی گشتمان کرێکار اینجا ممکنە من لە زانکۆ کرێکار بم چون بۆ کرێکارەکەم یەکێکیش ڕەنگە بە پاچ و بێڵ و زەنگنۆ کارکاوی شەر کرێکارە پەیامم ئەوەسە هەرکێ هەر کارێکی هەست بە جوانی ئەنجامی بدات هەموو کارەکان پیرۆزن کاری پیرۆز ئەو کارەیە ئەگەر نەیکەی کۆمەلگا تووشی دواکەوتن بێت ئەو ئازیزانە کە ئائیستا ئێمە خەریکین ئیشەکەیانەکەین و ئەزانین چەندێ سەختە بنیەمدارانە زبڵەکانی لێ دەربێری کارمەندەکانی پاک و خاوێنی کارمەندەکانی زێراوەکانی سلێمانی تۆزێک چاوتان بخچن خەڵکی بەڕێزی سلێمانی خەیاڵ بکەن هەفتەیەک ئەوان نەبن تا بزانم ژیانتان چۆنی پێێتی بزانم مەتعەمەکەتان ڕووتانە سەری پیاکەن بزانم حەوشەکەتان مێشت تێی نادا بزانم کۆڵانەکە ئەتوانی پێ بڕۆیت و بۆنی عەزیەتنەکە ئەم کارە پیرۆزە چون بەبوونی ئەوان تۆ ئارامی تەیە بە نەبوونی ئەوان ئارام و قەرار و پاکی لە شارەکە چوات پەیامم ئەوەیە هەروەکو ئەو کارمەندانی پاک و خاوێنیە کە هەموو بەیانیەک تێن و دەرماڵەکانتان بۆ خاوێنەکەنەوە مێش و مەگەزەکەتان لەملەکەنەوە کارەکانتان ئەی خەڵکی ترکە ئێوەش کرێکارن وەکو خۆم کە مامۆستایەکی کرێکاری زانکۆم ئەگەر کارەکانتان بە جوانی ڕاپەڕێنن کۆمەلگا جوانە بێت ئێمە بەداخەوە کارەکانمان بە جوانی جێبەجێ ناکەین هەر کەسی هەر کارێکی لە دوکاندار بیگرە تا سایقێک بە سەرجادە ئاچوە تا من کەتەکی تۆ مقابلەکەم ئەگەر کارەکانمان جوان ڕانەپەڕێنین تووشی کێشابین جۆرگیان چی بەو کەسانە ئەڵێ کە لە جامی سیارەکانەوە دە بە ئاوەکان فڕێنە خوارەوە و لە دوای خۆیان کرێکارێکی شارەوانی ڕەنگە زۆر بە تەمەنیش بێ پشتی ئەچەمێنێتەوانێ و خۆڵ و خاشاکی ئێمە هەڵەگرێتەوانێت چی بەو کەسانە ئەڵێ یەژم ئەزیزەکەم خاوەن سیارە جوانەکە یاخوا لە دەعام و لە گرفت و لە کێشە خۆت و خێزانت و تەنانەت تایە سیارەکەی چوو دوور بێت بەڵام با بزانی شەقام حکوومەتمان بۆی خاص کرد بۆ گشتمان دروستیکە ئەگەر ئەو نەوایە هیچ کێ نێتوانی بۆ خۆی مەکتەبێک و شەریکەیەکی ئاو و کارەبایەکی تایبەت و بەندێک دروست بکات حکوومەتمان دروست کرد تا ماڵێکی شەریکی بۆ هەر هەمومان دروستکە ئەم شارە تۆهایتەیە ماڵی هەر هەمومانە عیب نییە خواردنی خۆ خەیتە ماڵی هەر هەمومان ئەکرێ زبڵەکە و بۆی بینێتە حەوشی دراوسێکە ئەگەر ناکرێ خاشاکی ناوی سیارەکەس ناوی سیارەکە هی تۆیە ساحەی دەری سیارەکە هی ئێمەیە عیبە زبڵەکە مەخەماڵیە پەروەردە چ ڕۆڵێک دەبینێ لە ڕووی پاک و خاوێنیەوە دایکەکان پەروەردە لە ماڵەوە دەست پێکەن وەختێ دەفرەکانە شۆن دوای خواردن وەختێ جلەکانی مناڵەکانیانە شۆن و بەیانی ئەیکەن و بەریان وەختێ پێڵاو قڕینەکان تەمیسەکەن وەختێ ماڵ گزگەدەن لەو کاتەوە بێژن بە مناڵەکەیان ڕۆڵە هوریای کۆڵانەکەیش بە پیسینەکەی ئەوە ئەو پفەکەم بۆ کڕیت ئەو چپسم بۆ کڕیت ئەلاگەکەی چی پێکرد یا بیخە باخەڵی بێریوە یا ناونیشانێکم پێ بدەخستە سەکوێ تا من بچم کۆیکەمەوە ئەمە دروستە بێت یابان وای کردێ سین وای کردێ ئوروپا وای کردێ پۆلیس نییە بە شوێنی کەسە و کەسیش غەرامە ناکرێت دایکەکان وایان زانیوە ماڵی خۆیان کۆڵانەکەیە ماڵی خۆیان گەڕەکەکەیە ماڵی خۆیان شارەکە ئەی تا چۆندە بە گرنگی دانەی ئەگەر کەسێ پاک و خاوێنی نەپارێزە سزا بدرێت سزای مادی من حەز ناکەم هەر سزام هەر پێخۆش نییە ئەو کەسە پاک و خاوێنی ناپارێزێت گرفتێکی پەروەردەیی هەیە جیاتی ئەو سزا بدەن من سزا بدەن تۆ سزا بدەن بۆ نەمانتوانیوە ئەم کەسە پێ بگێت پێویستەکە هەر یەک لە ئێمە لە شوێنی خۆیەوە هەست بە پرسیارەتی بکات و شوێن و ڕێی خۆی پاک بکاتەوانێ بۆ ئەوەی لە دوای ئێمە کرێکارێکی شارەوانی خۆڵ و خاشەکەکەی ئێمە پاک نەکاتەوانێ بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هەتا بێگەشتنەوەیکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ